تەنیا ئەمڕۆ لە کوشتارگەی نوێی سلێمانی 50 ئاژەڵ دوای پشکنینی پێشوەختەیان بۆ کراوە دەرکەوتووە کە لە ڕووی تەندروستیەوە شیاونی بۆ قوربانیکردن و خواردن. کوشتارگەی نوێی سلێمانی بڵاوی کردەوە لە ئەنجامی پشکنینی پزیشکی ستافی کوشتارگەی هاوچەرخی سلێمانی تەنیا لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا 50 ئاژەڵ دیاری کراوە کە لە ڕووی تەندروستیەوە شیاو نەبوون بۆی بکرێنە قوربانی و گۆشتەکانیان ببەخشرێتەوە. هەر بۆی ئاژەڵەکان ڕەت کراونەتەوە. مەلە کاتێکدا بەهۆی بڵاوبوونەوەی تای خوێنبەربوونەوە وەزارەتی تەندروستی و وەزارەتی کشتوکاڵ ڕێنمایی تایبەتیان بڵاو کردوێتەوە و ڕێگە نادەن ئاژەڵ بەبێ پشکنین و لە گەڕەک و کۆڵانەکان بکرێنە قوربانی. لە هەرێمی کوردستان تا ئێستا تەنیا 4 حاڵەتی تای خوێنبەربوون تۆمارکراوە، بەڵام ترس لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هەیە بە تایبەت لەم جەژنی قوربانەدا. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەیاند تا ئێستا لە هەرێمی کوردستان 4 حاڵەتی توشبوون بە تای خوێنبەربوونمان هەبوو، بەڵام حاڵەتەکانی توشبوون بۆ نەخۆشیە لە ناوچەکانی عێراق زۆرە و ترسمان لە توشبوون و تەشەنەسەندنی ڤایرۆسەکە هەیە، چونکە نەک تەنها توشبوون بەڵکو مردن و پەککەوتنیش بە ڤایرۆسەکە زۆرە. دکتۆر سامان بەرزنجی داوای لە هاوڵاتیانیش کرد بۆ پاراستنی خۆتان و خێزانتان قوربانی لە نێو کوشتارگەکان بکەون و دوور بکەونەوە لە قوربانیکردن لەسەر جادە و لە ناو کۆڵانەکە. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان تای خوێنبەربوون نەبووتە تەشەنەکردن و وەبائێک، بەڵام حالەت هەبوو، چەند حالەت 4 حالەتوان هەبوو لە مانگی ڕابردووە، بەڵام ترسمان لەوەیە کە لە کەسەکان کە توش دەبن باری تەندروستیان نازێگیر دەبی و ڕێژەی مردن و پەککەوتن کە مۆرتالیتی و مۆربیدیتی پێ دەڵێن زۆرە لە ناو تای خوێنبەربوون، واتە خێراییەکەی ئەوەی نییە بڵاوبوونەوە، بەڵام کەسی توشبوو دەکات. وام نەخۆشی لە عێراقدا زۆرە، بە سەدان حالەت هەیە و بەدیان حالەتی مردن هەیە لە عێراقدا. با هەرێمی کوردستان سەلامەت بێ، هیوادارین ڕێنماییەکانی تەندروستی ڕێنماییەکانی ڤێترنەری و وەزارەتی کشتوکاڵ جێبەجێ بکەن لە شوێنی نافەرمی و دوور لە چاوی تەندروستی سەربڕین لەسەر شەقام و ناوماڵەکان نەکەن، لە شوێنە فەرمیەکان قوربانیەکان ئەنجام نەدەن. لە پارێزگای هەولێر بەراورد بە جەژنی قوربانی ڕابردوو کەمتر خەڵک سەردانی کوشتارگەی هەولێری کردو بۆ سەربڕینی ئاژەڵ، لە کاتێکدا وەزارەتی تەندروستی هۆشداری داوە لە مەترسیەکانی سەربڕینی ئاژەڵ لە دەرەوەی سەربڕخانەکان. بەڕێوەبەری ڤێتەرنەری هەولێریش دەڵێت چەند جارێک پشکنین بۆ ئاژەڵانە دەکەن کە بۆ سەربڕین دانراون لە سەربڕخانە تا دڵنیا بوونەوە لە تەندروستیان، واتە ئاژەڵەکە سەر نابڕن هەتاوەکو بە تەواوەتی دڵنیان کەم ئاژەڵە تەندروستە بۆ خواردن یان نە. لەسەر ئەم بابەتە راپۆرتێکمان ئامادەیە، با پێکەوە بینێت. سەربڕخانەی هەولێرەوە یەکەم ڕۆژی جەژنی قوربانە، لەگەڵەوەی بەراورد بە جەژنی ڕابردووە وڵاتێکی کەمتر سەردانی سەربڕخانە دەکەن، بەڵام ڕێنمایە تەندروستیەکان وەک خۆی جێبەجێ دەکرێن. بەڕێوەبەری سەربڕخانەکە دەڵێت تا ئێستا وەکو پێویست هاوڵاتیان سەردانی سەربڕخانەیان نەکردووە و کەمتریش لە جەژنی پارساڵ ئاژەڵ سەربڕاوە. ئێمە هەر لە کاتژمێر 4 بەیانیەوە بەپێ ئەو پلانانەی لە ڕابردوو ڕامانگەاند بوو، لە کاتژمێر 4 بەیانی بۆ 6 ئێوارە ڕۆژانە 14 کاتژمێر کراوەیە کە هیچ ساڵێک 14 کاتژمێر کراوە نەبوو بە ڕووی هاوڵاتیان، ساڵانە 10 کاتژمێر کراوە، بەڵام ئەم سوار لەسەر فەرمانی بەڕێز پارێزگاری هەولێر کردمان بە 14 کاتژمێر بۆی بتوانین زۆرترین ڕێژە سەر ببڕین. بە بەراورد بە جەژنەکانی پێشووتر هەتاوەکو ئێستا لە قەسابخانەی هەولێر ڕێژەیەکی کەم قوربانی کراوە، لەگەڵەوەی کە ئەمساڵ تەندروستی هۆشداری دەدات لە خراپی و مەترسیداری سەربڕینی ئاژەڵ لە دەرەوەی سەربڕخانە، لە کاتێکدا ئەم قەسابخانەیە لە ڕۆژێکدا دەتوانێت 3500 بۆ 4000 سەر ئاژەڵ سەر ببڕێت. بەڕێوەبەری ڤێتەنەری هەولێرە هۆشداری دەدات لە مەترسی سەربڕینی ئاژەڵ لە دەرەوەی سەربڕخانە. ئەو پێی وایە ئەگەر تای خوێنبەربوونیش نەبێت نابێت هیچ ئاژەڵێک بەبێ پشکنین سەر ببردرێت. ئێمە دوو جۆرە پشکنین ئەنجام دەین. پشکنینێک پێش سەربڕینە، لە پشکنین پێش سەربڕین بڕیا لەسەر دەنکەوە ئەو ئاژەڵە گونجاوە یان نەگونجاوە بۆ کردداری سەربڕین. پشکنینی دووەمان دوای کردداری سەربڕینە کە لاشەی ئاژەڵەکە و ئەندامەکانی ئاژەڵەکە یەک بێکە پشکنینی بۆ دەکرێت، لە سیەکانە، جگەرە، ئەندامەکانی ترە هەمووی پشکنینی بۆ دەکرێت. هەرچەندە سەربڕخانەی هەولێر ئامادەکاری بۆ سەربڕین نزیکەی 4000 سەر ئاژەڵ کردووە لە ڕۆژێکدا، بەڵام لە ڕۆژی یەکەمی جەژندا کەمتر لە 1000 ئاژەڵ سەربڕان. تیمەکانی تەندروستی گەڕۆکیش پشکنیان بۆ هەموو ئەو کەسانە دەکرد کە سەردانی سەربڕخانەکان بکردایە و سەرجەمەوە ئاژەڵانەی کە سەردەبڕان بۆ ئۆتۆمبیلی تایبەتی ساردکەرەوە دەگوازرانەوە. ڕێناس ساعالی کوردستان 24 هەولێر.
ئەو کاتانی کە بۆن و جژنێک بۆنە و جژنێک هەیە و خەڵک دڵی خۆشە دەچنە سەیران دەگەڕێن ئەو ڕۆژانە ناخۆشترین ڕۆژەکان لە بەشی ئەمەرجنسی نەخۆشخانەکان لە بەشی فریاکەوتنی نەخۆشخانەکان و چکە کارمەندەکانی تەندروستی و پزیشکان زیاترین نەخۆش و ڕووداویان توش دەبێت ئەو ڕۆژانە بۆ ئەمە بەستەش ئێستا هاوژین جەمال پەیامنێری کوردستان 24 لە نەخۆشخانەی شارە و ڕاستەخۆ لەگەڵمدایە دەمانوێت بزانین کە هاوژین سڵاو لێبێ دەمانوێت بزانین کە نەخۆشخانەی شاردۆخی چۆنە و چەند کەس ئەمڕۆ داخڵی بەشی فریاکەوتن کراوە و ڕووداوەکانی ئەمڕۆ چی بوون نەخۆشیەکان زیاتر چی بوون؟ بەڵێ ئەوەندەی کە ئێستا من لێرەم تا ڕادەیەک خەڵکێکی زۆر سەردانی بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی شار دەکەن هەرچەندە چەند ڕۆژێک پێش ئێستا بەڕێبەرادێکیی تەندروستی سلێمانی بڵاوی کردەوە کە نەخۆشخانەکان 24 کاتژمێر لە ڕۆژانی جەژن کراوە دەبن بۆ ئەوەی کە پێشوازی لە هاوڵاتیان بکەن من ئێستا بۆ وەرگرتنی دوایین زانیاری و ئامارەکان سەباوەڕ دوێ کە بزانم لە بەیانیەوە چەند هاوڵاتی سەردانی نەخۆشخانەی شاری کردووە هۆکاری سەردانیکردنەکەشیان چی بۆ دەچمەلای بەڕێز ئومێد محەممەد بەڕێوەبەری کارگێڕی نەخۆشخانەکە ئاگومێدەم کاتت باش جەژن پیرۆز بێ سوپاس بۆم دەرفەتە لە بەیانە دۆخی نەخۆشخانەکەتان چۆنە چەند کەس داخڵ کراوە هۆکاری داخڵبوونەکانیشان چی بووە؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە بۆ ڕۆماڵە تایبەتە پێشەکی جەژنە پیرۆزە لە تەواوی مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستان بە تایبەتی وە سەرجەم پزیشکان و کارمەندان و پەرستاران و کارمەندانی تاقیگە و سەرجەم ئەندازیاران و خزمەت گوزارەکانی نەخۆشخانەی شارەکەم و هیوادارم جەژنێکی پڕ ئارامی و خۆشی بەسەر برن و هەروەها سوپاسی ماندووبوون و شەونخونیانەکەم کە نزیکەی وا بۆ 2 ساڵە بێت بە بەردەوامی ناوەندی تەندروستی و بە تایبەتی نەخۆشخانەکەی ئێمە ئەو شەپۆلەیەک لە دوایەکەی کۆرۆنا و هەروەها شەپۆلی سکسون و ئەوانە بە بەردەوامی لە ئەرگدان و زۆر سپاس و پێزانیمان هەیە بۆ هەڵوێستیان وەڵا خستخانەکەی ئێمە خستخانەیەکی 24 ساعتیە پێک دێت لە 13 بەشی فریاکەوتن و 56 یەکەو بەشی کە بە 24 ساعتی خزمەتگوزاری پزیشکی و تەندروستی پێشکەش دەکات ئەمڕۆ بە بەڕێستان ڕابگەێنین هەتا ئێستا کە ساعت 5:30 400 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەمان کردووە لەو 400 نەخۆشە 75 نەخۆشیان داخل کراوە و زۆربەی ئەو نەخۆشانەشی کە سەردانیەکەن نەخۆشیە زیاتر نەخۆشی هەناویەکانە وەکو بابەتی ینی کەمتر سکسون و نەخۆشی ئێستا ئەمڕۆ تێبینیمان کردووە هەنێ حاڵەت بەهۆی حساسیەتەوە بۆی حساسیەتی موادی پاکردنەوە و هەروەها بەهۆی هەستیاربوونیان بە خواردنەوە چەند بابین دوان داخل کراوەوە ڕێژەی نەخۆشەکانی کۆرۆناش هەست دەکەین ئەمڕۆ لەواچێ مؤسسەکانی کە کەمتر کراون و ئێمە 24 ساعتی کراوین هەست دەکەین ئەمڕۆ تۆزێ ڕێژەی ئەوانش زیاترە و ئێستا قاوشێکیشمان تایبەت کردووە بە نەخۆشی کۆرۆنا کە لە نهۆمی دووەمی باتینی ئەویش ئێستا پیان ڕاگەاندم کە 6 نەخۆشی لێە تایبەت بۆ نەخۆشی و چەندین نەخۆشی کەشی لێ لە خوارەوە ینی مەشبوو هەن بڵێن سەسپێکتن بە نیشانەکانی کۆرۆنایان هەیە و هەروەها لە بەشی فریاکەوتنی نەشتەرگەریشمان 2 حاڵەتی حادیسەی سیارە هەبووە 4 نەخۆشیان هێناوە و 4 نەخۆشی کەش 4 بەرکەوتەی کەش کە حاڵەتی شەڕەچەخۆ و بەرکەوتە ئەوانە بوو و بەداخەوە 2 نەخۆشیش یەکێکیان بەهۆی جەڵدەی دڵەوە یەکێکیان بۆی حادیسەی سیارەکەەوە پێشگەشتیان بە نەخۆشخانە بە مردووی گەیاندەوەتە نەخۆشخانەکەمان خوشکاکومێت دەستان خۆش بێت سەرکەوتو بن زۆر سپاس کوی زانەرەکانی بەڕێز ئومێد محەممەد بەڕێوەبەری کارگێڕی نەخۆشخانەی شار بوو تایبەت بە ئاماری داخڵکردنی نەخۆش لە یەکەم ڕۆژی جەژنی قوربان لە بەیانیەوە هەتا ئێستا کە کاتژمێر 5:30 بەڵێ هاوژین جەمال پەیامنێری کوردستان 24 زۆر سپاس بە مناڵی زۆر ڕقمان لێبوو کە چین بۆ چکلێت کۆکردنەوە چکلێت تەڕاقیەکان هەیە بە گەورەکان و بە مناڵانی گەڕێکی چکلێت هەرزانەکان هەیە تا ئێستا ئەم چکلێت جیاکردنەوەی هەرماوە لە هەندێک شوێن بەڵام مەرج نییە لەسەر بنەمای ئەسڵ و عادی بێ لەوانەیە لەبەر حەزی مناڵان بێ بۆ جۆرێ لە چکلێت و نوقلی ڕەنگا و ڕەنگیان جێلی ئەوانە ئەی بۆ لەم جەژنەوە کللتوری چکلێت جیاکردنەوە نەهێنینەوە بەڵام ئەم جارە لەسەر بنەمای تەندروستی چکلێتەکە بۆ نمونە و چکلێتانەی لە میوەی وشک چەرس و شیر دروست کراون ئەگەر بۆ خۆشمانمان نەکری با بۆ منداڵەکان لەوە بکرین چونکە وەک دیارە زۆرترین چکلێت مناڵی خوات و دەستیشی ناگیرێت لەسەرم بابەتە راپۆرتێکمان ئامادەیە با پێکەوە بینەری چوکلێت زۆرترین خواستی لەسرە لە ڕۆژانی جەژن شیرینەکە لای هەمووان خۆشەویستە یەک پێکهاتەی هەیە بەڵام هەندێک جۆری وا دیاری کراوە کە بەرهەمی سروشتی زیاتری تێدایە شتێک نییە اختصاص تایبەت بە منداڵ بێ بەڵام کۆمەڵێک بەرهەمی سروشتیمان هەیە کە توانێت زیان بە مناڵ نەگەێنێ
خەڵک زیاتر بۆ مناڵ جەلی بوون و ئەم شتانە نابن ئەو شتانە نابن کە یعنی بۆ مناڵە بێت کەمتر هەر عادەتەن خەڵک بە زۆری ئەو شتانە نابن کە بێفشەکرن. تەنها لەسەر بنەمای تاموچێژێکی منداڵان ئەم جۆرە چوکلێتانە پۆڵێن کراون. پێکهاتە و لایەنە تەندروستیەکەی زۆربەیان هەر شەکرا، بۆیە زۆربەی ئەو منداڵانەی لە ڕۆژانی جەژن تووشی سکچوون دەبن هۆکارەکەی زۆر خواردنی ئەو جۆرە شیرینیانەیە. تا ئێستا هیچ جۆرە شیرینیەکی تایبەت نییە بڵێ بێ بە مناڵ ئەم جۆرە شیرینیە سەلامەت بێ. پزیشکانی پسپۆرت دەڵێن چوکلێتی منداڵان دەبێ لە پێکهاتەی تەندروستی وەک میوەی و شکرا و شیر و چەرەز پێکهات بێ، ئەمەش لە بازاڕەکان بەدەگمەن دەست دەکەون. خۆشەویستە لای گەورە و بچووک لە هەمان کاتە زیانی تەندروستی بۆ هەردووشیان هەیە، بەڵام منداڵان بەشە زۆرەکەی ئەو زیانەیان بەردەکەوێت. پزیشکان داوا دەکەن دایکان و باوکان گرنگی بە تەندروستی منداڵەکانیان بدەن و دووریان خەنەوە لە زیانە تەندروستیەکانی چوکلێت و شیرینیەکان بە تایبەت لە ڕۆژانی جەژن. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. لە ئەمریکا بەهۆی دۆندرمە خواردنەوە کەسێک گیانی لەدەستدا و 23 کەسیش نەخۆش کەوتن کە یەکێکیان دووگیان بوو بەهۆی دۆندرمەکە و سکەکەی لەبار چوو. دوایەوەی دەرکەوت کە هەمویان لە هەمان مارکەی دۆندرمەیان خواردووە بە ناوی بیگ ئۆلاف. حکوومەت بە کۆمپانیای ساردەمەنیەکەی وت هەموو بەرهەمەکانتان فڕەبن. ئەو ڕووداوی لە ئەمریکا ڕوویداوە بەهۆی بەکتریای لیستریاوە بووە کە بەکتریایەکە لە ڕێی خواردنی پیسەوە دەگوازرێتەوە و کەسەکە ژەهراوی دەکات. سەرەتا هێرش دەکاتە سەر ڕێخۆڵە و گەدە و دواتر تەشەنە دەکات بە تەواوی جەستەدا و دەکرێت کەسەکە بکوژێ. هەوکردن بە لیستریا نەخۆشیەکی جددیە و لە ڕێی بەکتریای لیستریا مۆنۆسایتۆجینس بڵاو دەبێتەوە. زیاتر کاریگەری لەسەر ژنانی دووگیان و منداڵان و کەسانی بەتەمەن و کەسانەیە کە سیستەمی بەرگریان لاوازە. دوایمە کوردستان 24 بە دوواداچوونی بۆ ئەوە کرد کە ئایا لە کوردستان هیچ نەخۆشیەک هەبووە کە گومان بکرێت بەهۆی ساردەمەنیەوە بوو بێت. پزیشکان گوتیان کە نەخێر، ئەم ساڵ لە کوردستان هیچ نەخۆشیەک لە ڕێی ساردەمەنیەوە بڵاو نەبووتەوە. ئەمە هەواڵ تەندروستیەکانی ئەمڕۆ بوون بە هێوای جەژنێکی تەندروست و پڕ لە خۆشی بەوەمتان دەگەڕێمەوە هەولێر.